يبدو أن جليد الأزمة بين وا دەردەکەوێت ڕێکەوتنێک بەستەڵەکی خەرەنەکەی نێوان هەرێمی کوردستان و عێراقی توان دەبێتەوە. ڕێکەوتنەکەی ئەم جارە چاوەڕوانی ئەوەی لە دەکرێت دەرەنجامی ئەرێنی هەبێت بە تایبەتی لەسەر ئاستی جەماوەری، چونکە ڕێکەوتنەکە داواکارێکی دڵخوازی خەڵک دەستەبەر دەکات کە ئەویش موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستانە. رواتب إقليم كردستان. المواطن الكردي هو مواطن عراقي، بالتالي هاوڵاتیانی کورد هاوڵاتی عێراقین، بێگومان دەبێت بێ کێشە موچەی فەرمانبەرانیان پێ بگات، دەبێت هەموو داهاتی شایستەی هەرێم ڕەوانە بکرێت. ئەگەر کێشەیەک لە نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی فیدراڵ هەبێت نابێت بە موچە و مافەکانی دیکەوە ببەسترێتەوە. دەبێت لەمە دووە هاوڵاتی کورد لە کاتی خۆیدا موچە وەربگرێت. 40 يوم وشهرين ما يستلم راتبه. آخرون وصفوا الاتفاق. ڕێکەوتنەکەی هەولێر و بەغدا بەلای هەندێک لە شورۆڤەکارانەوە وا لێک درایەوە کە دەتوانێت هەموو قەیران و ناکۆچی هەڵپەسەدراوەکانی نێوان هەرێمی کوردستان و عێراقی فیدراڵ کۆتایی پێبێنێت. وإقليم كردستان. اتفاق بين المركز والإقليم. ڕێکەوتنەکە بۆ کۆتاییهێنان بۆ هەموو کێشەکانی نێوان هەرێم و بەغدایە کە لەو ڕۆژانەی پێشوودا ئاڵۆزتر ببوون. هەروەها بەرزبوونەوەی نرخەکانی نەوت هەلێکە بۆ هەردوو لایەن تا بۆ چوونەکانیان نزیک بکەنەوە و باشتری خزمەت و داهات بۆ هەرێمی کوردستان و پارێزگاکانی ناوەڕاست و خۆرئاوا و باشووری عێراق دابین بکرێت. وكذلك المناطق الوسط والجنوب والغربية. لێرە لە بەغدا چاودێرانی سیاسیوا لە ڕێکەوتنەکە دەڕوانن کە لە دوای 2023 نمونی لەو جۆرە نەبووە، چونکە وەک ئەوان دەڵێن تێیدا حکوومەتی فیدراڵی پابند کراوە تەواوی ناوەڕۆکی ڕێکەوتنەکە جێبەجێ بکات لە سەروی هەمویانەوە دابینکردنی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان بەبێ هیچ دواخستنێک. من بەغداد سەیف عەلی، کوردستان 24.